نەوەمی مەسەبی شوێن جمهوریسانی کەوتبوون بەرحاڵ زۆر شت لەمانە ئەو کابران هێنا بەنیسەدیان هێنا کردیان بە ڕێی جمهور بەنیسەدیش خۆ بە بڕوای من کەسێک نەبوو خۆ لەمانەی کە ئێستا باسیەکەین باشتر چۆن ئەو کەسێک بوو کە بڕیاریدا کە حەملە بکەن بە کوردستان وە خەڵک قەتوان بکەن بەڵام چونکە لە ئەو وەختیش لەگەڵ مجاهیدین بوو بە هەرحاڵ لەگەڵ ئەوان هەڵا درۆی دوای ئەوە کابراایان هێنا حیزبوڵای ڕەجای حیزبوڵایی بوو تەرەفداری خومەینی بوو و پێیان وا بووکەوە توانێت لەو دەورەیە ئەوەی کە مەوردی نەزەری ئیمام و شۆڕای نیگەهبان و بەرخەڵ دەسەڵاتدارانی حکوومەتە ئەو بیکە بەڵامی تر ئەویش زوو کوژرا و بەرحاڵ ماوەیەکی وای نەبرد بۆیە بۆ ئەو دەورە پێویست بۆ کەسێک بێکە هاوکات لەگەڵ نەزەراتی خومەینی ڕەهبەری خومەینی بتوانێت جامعی ئێران سەر و سامان بدا سوپای پاسداران سەر و سامان بدا بەسی سازمان بدا بەرحەڵ زۆر کارێکە ئابێ بیکە نەکراوەتە ئەو وەختێ وەزعیەتی کۆماری ئیسلامی وەرحاڵ وەزێتێران لەو ئاڵۆزی و پرژوو بەڵای بێنێ دەرەوش تەنیا کەسێکە ئەو دەورە مناسب و خامنەی بوو خامنەیان هێنا دوو دەورە کردیان بە ڕێیس جمهور بە بڕوای من تەواوی ئەو کارانین تەقریبەن ئەوەی کە مەوردی نەزەری ئیمام بوو بە هەماهەنگی لەگەڵ ئیمام و لەگەڵ دەسەڵاتدارانی تری ئیمام ئەو کارایان کرد مەسەڵەن یەکێ لەو کەسانن کە ئەو وەختێ هەر هاودەنگ بوو لەگەڵ خامنەیی ئەم کابرایە بوو ڕئیسی کە ئیستێ مەوردی نەزەرە ئەو وەختێ کردیان بە یەکێ لە ئەعزای کومیتەی خومەینی بۆ قەتڵ ئامی زیندانیان سیاسی لە ساڵی 1968 ئەوە بەرحاڵ بەسەرکردەجی خومەینی و خامنەیی و بەدەستکیسی ئەمە و خەڵخاڵی و بەرحاڵ ئەشراقی و یەک دوو داین تر کرا لە هەر لە جەریانی ئەو دوو دەورەی خامنەیدا شەڕی ئێران و عێراق دەستی پێ کرد شەڕی عێراق کە بەرحاڵ خەڵکێکی زۆر کوژرا بەزەرێکی زۆر لە خەڵک درا بە بیانووی ئەوەی کە جامعەی ئێران جامعەیەکی شەراویە و بە هەرحاڵ بە بیانووی ئەوەی کە ئابێت دفاع لەمانی مێنکەن حەملەیان کرد بە هەر کەسێک بە هەر جۆرە اعتراضی کرد جوڵانەوەی کرێکاریان وردەورە تەواوی دەستکەوتانی کە لە جەریانی انقلاب دەستێنە بۆ لێسەنەوە تەواوی کەسانی کە بە شکڵێک اعتراضیان کرد سەرکوتیان کردن ژیان کە اعتراضیان کرد بە حجاب هەمویان سەرکوت کردن خلاصە فەزایەکیان خولقان کە ئەم فەزایەکی پڕ بوو لە ترس و خەفەقان و بە هەرحاڵ وەحشەت بۆ گەلانی ئێران جیاواز بەرحاڵ و کوشتارانی کە کردیان بە هەزاران کەسیان کوشت بە هەزاران کەسیانی ئەعدام کرد دوای ئەوە کە خامنەیی دەورەکەی تەواو بوو هاوکات بوو لەگەڵ مردنی خومەینی کە خومەینی مرد ساڵی 1968 پێویست و بەرحاڵ ڕەهبەری کەسێ بەدەستیەوە بەرە کە نزیک بێ لە خومەینی وەک بتوانێت جوابگوی وەزیاتە بێت دیار و خامنەیی لەو دوو دەورەی ریاسەت جمهوریە توانی بووی تەقریبەن ئەو ڕەساڵەتە بنوێنێکە سەرنجی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی بەناخۆی ڕابکێشەکە بیکەن بە ڕەهبەر هەرەوە بۆ ئەوشان کرد بە ڕەهبەر لەو لاشەوە خامنەی خودی ڕەفسەنجایی بوو بە سەرداری سازەندەجی و دوو دەورە ئەویش بوو بە ڕێیس جمهور بوو بە ڕێیس جمهور بەو نیازەی کە جامعەیەکە شەڕی ئێرانی و عێراقی لەسەر گوزەراندۆ شەڕی ئێران و عێراقی بەسەر هاتووە کاول بۆ وێران بۆ بەرحاڵ بە لەحاظی اقتصادیەوە تێکشکاوە باسازی بکاتەوە بە قەولی خۆی بەجە سەرداری سازەندەجی بەرحاڵ ئەویش ئەو مەعموریەتەی کە پێیان سپارد و زۆرتر سەرکوتی خەڵق و کوشتاری خەڵق و بەرحاڵ ئیدامەی ئەو فەزایە بوو کە لە دەروانی خامنەییە ساز بوو ئەویش دوای دوو دەورە ڕۆی بوو بە کا بەدەستێکی تر احتیاجیان بوو دوای ئەو فەزایە بە کەسێ بێنن کە تۆزە فەزاکە بە قەولی خۆیان باستر بێ و بە هەرحاڵ لەو فەزای کە 8 ساڵەی کە 16 ساڵەی کە ڕعب وحشەتیان بەسەر خەڵق قەزار کردووە بەرحاڵ ئارامتر بێ و بۆەوەی کە ڕوو بە کۆمەلگای نێودەوڵەتی چێهرەیەکی بە قەولی خۆیان بەرحاڵ توزارم باشتر لە خۆیان بێن خاتەمیان هێنا خاتمەیش لە عینی حاڵە کە بەرحاڵ کەسێکی نەرمە بڕ و قسە خۆش و بەرحاڵ بە ئەویش بە قەولی کوردی لە کەماڵی میهرەبانی و عتوفەتا خەڵکی کوشت و دانشگای سەرکوت کرد و حەملەی کرد و زیندانی سیاسی ئیعدام کرد و ئەوەی کە بەرحاڵ مەوردی نەزەری سەرانی جمهوری ئیسلامی بوو ئەویش ئەنجامیدا دوایەوە وردە لە دەورەی خاتمی بەدواوە بەرحاڵ ئەو فەزا خەفەقانەی کە بەسەر جنبشی جوڵانەوەی کرێکاری و بەرحاڵ فەزای مەدەنی دازاڵ ببوو وردە ئەو جەوەشکە جوڵانەوەی کرێکاری بەرحاڵ وردە هاتەوە مەیدان دەست کرد بە ئەترازات فەزای مەدەنی بەرحاڵ کرایەوە
بۆیە ئەمان دووقڕانەکان داکەوت پیان وە بووکە احتیاجە کەسێک بێن ئەمجار کە بەر بە وەزیەتە بگرێ وەنیاڵە ئەو وەزە تەشەنە بکە هاتر حیزبڵایەکی وکە ئەحمەد نیژادیان هێنا ئەحمەد نیژادیان هێنا دوو دەورە کردیان بە ڕێیس جمهور کەسێک بووکە کوردستانی دی بوو شەڕێنان عێراقا لەسەر کوتی خەڵکی کوردستانە بەشداری کردبوو لە زۆر شوێنە و کەرانەی کردبوو کەسێک بوو کە نزیک بوو لە ڕێبەری سەربازی فدایی ئیمان بوو ئەویش هێنا 2 ساڵ بە ئیشتای خۆی ئەویش دەستی دایە کوشت و کوشتار و بەرحاڵ سەر کوت و ئیعدام و هەموو ئەوانە هەچەند ئێستا مەسەلەن دەڵێ هەر جامعەیەک ئازادیتیانە بێ گەشە و پێشکەوتن بە خۆیان نابینێ بەڵام بەرحاڵ ئەوە قسەی بازاڕیە بە بڕێن بۆیە دوای ئەحمەدی نیژادیش کە وردەوردە خەریب و لەو سیاسەتانەی کە خامنەیی و ڕەهبەری سوپای پاسداران پێویستیانە وردەوردە خەری کە لادا بازە شتێک ناکە سەرکەشی هەیەکە ئەویش دەبەر دوو دەوری خۆی تاو کرد و دوایی ڕۆی ئەم دارم کابران هێنا ئەم حەسەنی ڕۆحانی هات بعنوانی ئیسلاح طلب ئەمە نەتەنیا بە نەزەری من ئیسلاح طلب نییە بەڵکو سەربازی فداکاری ئیمامە زۆر ماوەی زۆرم کابرا مەسوولی ئەمنیەتی ئەم وڵاتە بووە مەسوولی شۆڕای ئەمنیەتی ئێران بووە کەسێک بووە کە لە ستادی ئەرتشی سوپای پاسدارانە ساڵها مەسئول بووە بۆیە بەرحاڵ ئەمیش بە قەولی خۆی بە کلیلی بەخشۆ هاتووە بە کلیلەوە هاتووە نەیتوانی کارێک بکات منزورمەوەی کە جمهوری ئیسلامی بۆ هەڵبژاردن بۆ پرۆسەی هەڵبژاردن هەتا ئەم دەورەی ئێستێ بە هەدەفمەند کاری کردووە دیارە ئەمە پێمان وایە شانۆگەریە بەرحاڵ پێمان وایە گاڵتەیە پێمان وایە سوزانم لە خەڵک فریەوە دەنسوی ئیسفاداکەن بەڵام بە بڕۆی من سەرانی سوپای پاسداران و سەرانی ڕەهبەری و بەرحاڵ دەسەڵاتدارانی جمهوری ئیسلامی هەدەفمەند ئەم پرۆسانیان دیاری کردووە و کەسانیان دیاری کردووە وای سێ گەشتە دەورەیەک کە خەریکە خاتمی بەرحاڵ تاوە ئەم کابرا تاوە بێت و حەسەنی ڕۆحانی تاوە بێت و احتیاجیان بکەس جامعی ئێران لە تووری ئەم ماوایە بەتایبەت لە دەورەی حەسەنی ڕۆحانیە ئاڵۆگۆڕە زۆری بەسەر هاتووە تەوازن قووە هاوسەنگی هێز گۆڕاوە بەتایبەت لە دوای ڕاپەڕینەکانی 96 و دەی 96 و ئابانی 97 ئاڵوگۆڕی کۆمەڵایەت 98 ببەخشن البته مردادی 97 هەر بوو بەڵام سەرەکیەکەی ئابانی 98 بوو ئاڵوگۆڕێکی زۆر بنەڕەتی بەسەر ئێرانە هاتووە هاوسەنگی هێز گۆڕاوە بە قازانجی خەڵق و تەبەخەی کارەگەر لەم 8 ساڵەی دواییدا و لەم دەهەی دواییدا جوڵانەوەی کرێکاریش هەنگاو بە هەنگاو سەنگەر بە سەنگەر هاتۆتە پێش شەڕی کردووە مبارزەی کردووە اعتسابی کردووە اعتراضی کردووە ئەلا ڕەغمیەوەی کە خەسارەتێکی زۆری داوە تحقیری زۆری دیوە زیندان و شکنجەوشتی زۆری کێشاوە بەڵام بە بڕوای من دوایەتی توانێتی دەستکەوتایکی باش بە دەستبێنێکە من ئێستا لازم ناکە بەڵام باسی دەستکەوتانەکە بۆیە ئێستا زۆر سپاس کاک محەممەد با حتمما دێمەوە بۆلاتان باشە دێم لەگەڵ کاک ئەحمەد کاک ئەحمەد هەر بۆ جۆرەوە کاک محەممەد باسی کرد کۆماری ئیسلامی هەوڵی داوە بە پێی شەرایەت و ئەوزا ئەحواڵ وەزعیەتەکە بە شکڵێ بگۆڕێ کە بتوانێت تا ئەندازەیە خەڵک فری و بدات تا ئەندازەیە بتوانێت قەول و قەرار بە خەڵک بدا ئەگەر لە دەورانی خاتمیە بەناو ئیسلاحات و فەزای سیاسی بگۆڕێت توانای کرد لە دەورانی ئەحمەدی نیژاد بە سەبەتی یارانەوەوانەوە هات هەر جارێ بە نوعی هاتوون بەڵام لە ئیعترازاتێک کە کاک محەممەدیشی شاری پێکرد لەوێ باسی ئەوە کرا کە تازە دو ئاماژەرە تەواو بووە نە ئیسلاح تەڵەب بەم جارە قابلی قبوڵە نە ئەملایانی تری کە بە ئیسلاح پاوانخوازەکان ئەوە لەلایەن خەڵکەوە ڕۆشنە بووە تۆ لە ئیعترازاتی 96 و 98 ئەوە بە جوانی نیشان درا پێتان وایە لەم دەورە بەپێی ئەو گزەشتەوە کاک محەممەد شارێ پێکرد لەم دەورات کۆماری ئیسلامی هەوڵی چییە ئاوێت هەردیسان لەو فریوکاریانە بکات یا بەنوعەوێت یەکدەستی بکاتەوە قدرت لە سەرەوە زۆر سپاس ئەو باسانەی کاک حەمە ئیشاری پێکردن ڕێتەیدی هەمویان بەڵام واقعیت ئەوەیە کە جمهوری ئیسلامی لە ڕۆژی هاتنە سەرکاری ئەوە تا ئێستا هەموو ژیانی
فێڵ و کەڵەکە بووە لەگەڵ خەڵکی ئێران و خەڵکی کوردستان یعنی هەموو تەرفەند و فێڵێکی تاقی کردوتەوە هەتا لێی بڕاوە ئێستا دەتوانین بڵین ئیتر پێی نەماوە و هەم خەڵک لەوە حاڵین هەم بۆ خۆشی لەوە حاڵیە هەموو ئینتخاباتەکان یا هەموو هەڵبژاردنەکانی هەتا ئێستای کۆماری ئیسلامی واقعاً ئەوەی کە پێی دەڵێن گاڵتەزار شتێکی زۆر واقعیە ینی گاڵتەی کردو بەڕێی ئەو خەڵکە خۆ قەت ڕێی خەڵکی بۆ مەلاک نەبووە خۆ قەت چاوەڕێیەوە نەبووە خەڵک چۆن ڕێی دەدەن هەر جارە و بە هەدەفێک وەکو کاک حەمە باسی کرد ئەو نەمایشانەی کردووە زۆر جاریش بلاخرە هەدەفی ئەوەشی هەبووە کە بڵێن وانیشاندا کە ئەوە مەشروعیەتی لە ڕێی خەڵک وەرگرتووە ئەوە دەوڵەتە دەوڵەتی خەڵکە و خەڵک ڕێی پێدەن و بۆی مهم بووە مثلا لە تەلەڤیزۆن و لەولاولا نیشانی بدا کە خەڵکەوە بە دەستەفی هەڵبژاردن و ڕێیداندا ڕاوەستاوت بەڵام واقعەوەی ئێستا ئەوەشی بۆ مەسەلە نییە بۆی مەسەلە نییە لەلایەک دەتوانێت پەردەپۆشی بکە بە بەهانەی کۆرۆناوە ئەوەش بۆ خۆی ماژووی بۆ هەموو دەوڵەتانی سەرمایه‌داری بەشی خۆی خێر و خۆشی پێوە بووە بۆ جمهوری ئیسلامی بە چەند قات بۆ ئەو دەورەش وەکو نمونەیەک دەور دەجێڕێ یعنی دەتوانێت ئەگەر حتا خەڵک بە تەوری کولی تەحریمی کە کەس لە هەڵبژاردن بەشداری نەکا بەڵام دەتوانێت بڵێ با تۆجۆ بە شرایطێک کە کۆرۆنا هەیبوو هەدەفمان نەبوو خەڵک بێنە سەر سندوقی لەنگە ئەوە لەلایەک کۆرۆنا لەلایەکی دیکەوە ئەو ڕژیمە ڕێی خەڵکی ڕاستی بۆ مهم نەبووە و هیچ وەختێک هەوڵی نەداوە ینی مەبەستی نەبووە ئەوەی کە چاوەڕێ بێ خەڵک چۆن ڕێی دەدەن ئەوەی کە مەدی نەزەری خۆی بووە لە سندوق دەری هێناوە ئەو جارە شەرقینی ئەو کارەی کردووە لە جاران زیاتر یعنی ئێستی خەڵک باسیەوە دەکەن کە پێش ئەوەی کە هەڵبژاردن بێ ڕئیسیان داناوەکو سەرۆک کۆماری داهاتووی ئێرە باشە کاک ئەحمەد ببەخشە قسەکەیشت پێ بڕم ئایا هەر لە پرسیارەکەمەوەیە کە ئایا دەوڵەتی ئەمجارە کۆماری ئیسلامی ئەوێت قدرەت یەکدەست بکاتەوە هەر بۆ جۆرە بۆ خۆشتان نەزانن لەباری ئابووریەوە قدرەت ها لە دەستی سپای پاسداران و بەیتی ڕەهبەریدا طبعا لەباری قانونگوزاریەوە مەجلیسیش طبعا ئەم جارەیش هەر وەکو جاری پێشوو یەکدەست کراوەتەوە لە دەست پاڵانخوازانان و بۆ ئەمێنێتەوە سەرۆک کۆمار ئایا نەوێت سەرۆک کۆماریش کەسێک ببێ کە ئیتر پێویست نەبێت لە تقریبەن بە شێوەی غێرە تەبیعیش بکەونە کێشە لەگەڵ یەک کەسێک بێ کە تقریبەن بتوانێت هەمان جەهەت بۆ سەرۆک کۆماری بباتە پێشەوە کە بەقی شوێنەکانی تر ئەوەیە یاکو هەدەفێکی تر تاقیبەکە کەسێکی وەکو ڕئیسی بۆ خۆتان نەزانن لە هەموو کە زیاتر دەستی بە خوێنی جوانان و کرێکاران و سەڵسوڕەوان سیاسی کۆمەڵگایەنە هەدەف چییە لەوەی کە ئێوە ئاڵێن ڕئیسی هەڵەبژێردرێ بۆەوە دەزانی هەر وەکو جەنابەت بە دەقیقی باست کرد منیشە دەمەویست ئەوە بڵێم کە ئەوان ئێستا کە هیچ تەرفەندێکی دیکە ئەنی نەماوە و لە هەموو وەزعیەتەکە حاڵین و خەڵکیش دەناسن دەیانەوێت کارێک بکەن ینی ئەوەی کە نەفەسی کێشە نەفەسی لێ ببڕن یعنی هەموو هەدەفی جمهوری ئیسلامی بۆ ئەوەیە کە لەوە بەدواوە سەرکوت کە تەنیا شتێک دەستەواژەیەک یا نەزم چی پێ بڵێم تەنیا هێزێکە کە بۆی ماوەتەوە لەوە دەست نەپارێزێ و لەوە بەدواوە بە زەخت و زۆری زیاتر بە فشارهێنانی زیاتر بە کوشت و بڕی زیاتر ئیدامە بدا و گوێ نەداتە ئەوانە تازە لەوە بەدواوە کە باتۆجەوەی کە لێ حاڵی بووە لەوەی کە مثلا بە خەڵک چ بڵێ ئەوە وەزعی خەڵک ئێستا دەبینی بێکاری برسیەتی هەژاری یعنی تەواوی
عمری ئەو ڕژیمە بۆ خەڵکی ئێران ئەو نەهامەتانە بۆ کە بەجێ هێشتووە. هەموو سەرۆک کۆمارەکان هەر یەک هەدەفیان هەبووە، دیدا سەرکەوتوو بوون، پاراستنی ئەو نظامە بووە، بە هەر ڕنگ و بۆ یەکی کە لە خۆیان ناوێ، بە هەر جۆرێکی کە خۆیان نیشاندابێ، هەدەفیان لە ڕازاندنەوەی شانۆگەری انتخابات هەرچی بوو بێ ئەو کاریان کردو لە وەختی خۆیدا، بەڵام داواقعدا دواوەی کە بوونە سەرۆک کۆمار هەر ئەو کاریان کردووە کە پیان سپێردراوە کە سپای پاسداران بۆی دیاری کردوون، کە ڕەهبەر بۆی دیاری کردوون و دقیقەن ئێستا دەیانەوێ تەواو یەک کاسەتریکەنەوە، تەواوی قدرەت بێتە ژێر دەستی سپای پاسداران، هەرچەندە تا ئێستێش وا نەبوو کە قدرەت لە دەست ئەودا نەبێ، کەس نەیتوانێەوە لە فەرمایشەکانی ئەوان سەرپیچی بکە، هەرەوە جۆرێکی ئەوان دیاریان کردووە هەموو شتێکەر وا ڕۆیشتە پێشێ. ئێستا بۆ خۆیان باز دەکەن، خۆ سەرۆک کۆمارەکانی پێشوو یەکیان دەڵێ من کاری تەدارکاتیم کردووە، ئەوەی دیکە دەڵێ من هەرچی پێم کوتراوە ئەوم مەجبور بووم پێش دەسەڵاتم نەبووە. ینی هەموویان ئێستێ بۆی کە خەتاکە بخەنە سەر ئێکی دیکە خۆ ئەوانە دەڵێن، بەڵام داواقعدا ئەو دەورانە گەیشتووە کە ئیتر جمهوری ئیسلامی ناتوانێت خەڵک فریودا کە ئەو لەوانەیە لەوی دیکە چاکتر بێ، کە ئەو لەوانەیە خێر و خۆشیێکی بۆ خەڵک و بۆ ژیانی خەڵک پێ بێ. لەبەرەوە دقیقەن بێ جۆدانە هیچ ملاحەزەیەک ئەو دەسەڵاتەش دێنێتە ژێردەستی ڕەهبەری و سپای پاسداران و بەو شێوەیە خۆی ئامادە دەکات بۆ هەر ڕوبەڕووبوونەوەیەک یا بۆ هەر احتراز و ناڕەزایەتیەک و تەواو خۆی ئامادە دەکات بۆ سەرکوت. زۆر سپاس. کاک محەممەد، دیسان دێمە و لایەوە کاک ئەحمەد ئیشارەی بەوەت کرد کە کۆماری ئیسلامی هەوڵەدا لە هەڵبژاردننی بەناو هەڵبژاردننی ئەم جارێ سەرۆک کۆماری هەر لە ئێسەوە دەست بکات بە سەرکوت، چونکی پێویستی بەوە نییە کە سەفی ئەوانەی واچنە سەر سنووقەکانی ڕێی پیشان بدات و تەبلیغاتی پێوە بکات. بەهانەی کۆڕۆنای هەیە، ئیژدانەی خەڵک ناچن و بە بەهانەی کۆڕۆناەوە هەر لە ئێسەوە ئەڵێ احتیاجیشمان بەوە نییە خەڵکیش بێتیانەیە، ئێمە خەڵک بۆ خۆی ڕێی خۆیدات و پێویست بەوە ناکاوەڵێت. هێنانی ڕئیسی یاسەن سەرکوتکردن لە ئێستەوە ئێمە ئەبینین تعدادێ لە هەڵسوڕاوانی کرێکاری بە تایبەت کەسی ناسرا وەکو مەحموودی ساڵحی و عوسمانی ئیسماعیلی، هەروەها نەرگسی محەممەدی لە هەڵسوڕاوانی مەدەنی دەست بەسەر کراون. مەبەست چییە؟ لە ئێستەوەیە خەڵک چاوترسیان بکە یا کۆ لە ئێستەوەیە ئایا لەوە ناترسێت کە ئەمە ببێ بە کێشەیەک کە سنووقەکانی ڕێی هیچ کە خەڵک نەچنە سەری ببێ بە کێشەیەکی گەورە ئەم دەوری انتخاباتی سەرۆک کۆماری هەر نەچێتە پێشەوە. نەزەریەوە چی لێ دێت؟ من پێشەوەی کە بچمە سەرباسی گرتنیە و کاک مەحموود کاک عوسمان و نەرگسی محەممەدی بێم خۆشە لەسەر ئەوەی کە جمهوری ئیسلامی ئەم دەورە تەقەلای ئەوەیە کە حکوومەت یەک کاسەوەکە قوەی مجریەش بقاتە ژێردەستی خۆی و هەموو دەمودەستگای حکوومەتی بە تەواوی لە ژێر نەزەری خۆیان نابێت بە بڕوای من بۆ یەکدەستکردنەوەی حکوومەت دەسەڵات دەستی خۆیان نابێت معنای هەیە. بە بڕوای معناکەشی ئەوەیە من دە دوو خاڵایی یەکێکیانەوەی تەواوی دەمودەستگای سەر بە جمهوری ئیسلامی و هەموو ئۆرگانەکان تابعی نەزەراتی ڕەهبەری بن و کەس نەبێت کە هەڵبقڕێ قسە بکات. من پێم وایە ئەم شانۆگەریانی کە مەسەلەن ئەحمەدی نژاد و ئەمانە ئایسە قساکەنەوە ئەوەی کێن اعتراضەکای شتێگەڵت بە بڕوایمی هەمووی ئەمە ئەساس کراون، هەمووی ئەمانە پێیان کوتراوە، پێشتر قسایان لەگەڵ کراوە کە ئەو کارانە بکەن بۆ بازارگەرمی ولا ئەو هەمووی هەردوو جەناحەکە ساخن لەسەرەوە کە کاک محەممەد ڕەهبەری خۆ عمرێکی با زۆری نەماوە، هەشتا وردەیەکە بڵێ ئەمە تاکەی توانێت بژی ئایا نەیانەوێ ئەمە بکەن بە جێگەی ڕەهبەری؟ واگادارت یەکێک لەوەی کە لەو هۆیانەی کە نەوێت ڕئیسی بکەن ڕئیسیان ئامادە کردووە بۆ ئەوی ببێ بە جانشینی
خامنەی ئەگەر دەورەی ئەوڵ لە مقابلی حەسەنی ڕۆحانیانیان هێنا سەرکار کە 17 ملیۆن ڕێی هێنا بە بێدەلیل نەبوو بە بڕای من دلیلەکەی ئەوە بوو کە ئێشتا ئەو زەرفیەت و توانانەی نیشان نەدابوو بەدناویش بوو بڕێت چونکی کومیتەی مەرگ بوو لە ساڵی 16 لە نەزەر ئەفکاری عمومی و جەهانیەوە کردیان بە ڕێیسی قۆی قەزایی بوو ئەوەی کەنیە مەجموعەیە کار بکات کە ئەم مەجموعەکارە چهرەیەکی بەرحاڵ ئاشتی جوانەتر و بەرحاڵ چڵانم باشتری پێ بدە یعنی ئامادەیان کرد بۆ ئەوەی کەنیە لە فەزای دوان ڕۆژی مردنی خامنەئیە کەسێک ببێت کە بتوانێن یا ئەو موقعیەتە ئەو زەرفیەتانی تیابێ ئەو موقعیەتە دۆزت بێنێ بە بڕوای من ئەو کەسە الان لە حاڵی حەزریە کەس نییە غەیرەت ڕئیسی بەڵام ئەوان شاید هەوڵیانەوە بێ کە ئەسڵەن مەسەلەی وەلایەتی فەقی کە لەلایەن هەندێک حتا لەلایەن کاندیداکانی پێشوویشەوە ڕاگەیاندراوە ئەسان هەر لای ببن لەوە بۆ لەوە ئەو سێقوەی مجریە و خۆی قەزایی و هەموو ئەو قوانەی تر بە ئیسلاح ئومور بەدەستەوە بگرن شاید پێویستیان ئەم جارە بە کەسێکی وەکو ڕاهبەری سەرەکی نەبێت بەتەکید احتمالی هەیە ئەوە جوابێ بەڵام جارە هەتا خامنەئی ماوە کەس نایەشتوا بڵێ بەڵێ کەس شتیا باز ناکات بەڵام بەرحاڵەوە سەناریۆیە کاتوانێت لە دوا ڕۆژی مردنی خامنەیە ئەوەش نییە ئەوەش بێت چون ڕەنگە سپای پاسداران ئیتر ناتوانێت خۆ هەر بە وڵاتی فەقی و پچەس بێ جامعی ئەران بەڕێوە بەرێ هەر ناتوانێت بەرحاڵ بە وەزیەتی کە بووی تایسێ هەر خەڵق سەرکوت بکە هەر کوژە هەر ئەعدام بکە و هەر دەسەڵاتداری اقتصادیش بێ ئیمکانی نییە خۆ بەرحاڵ چون الان توازن خۆی لە جامعی ئێرانە تەواو گۆڕاوە بە نەفعی شۆڕەش بە نەفعی خەڵق ئەوە دو سەرانی جمهوری ئیسلامی زۆر باشە وازانن بۆیە احتیاجیان بەوەیە کە کەسێک بێتە ڕئیس جمهور کە هاودەست و هاوکاری سپای پاسداران بێ وت ئەو کەسە الان لە حاڵی حاضرە لە ڕئیسی باشتر نییە ئەوە سەبارەت بە گرتنی ئەو فعالینی کرێکاری و فعالینی مەدەنی و ئەزوم لە کاک مەحموود ساڵحی و کاک عوسمانی ئیسماعیلی و خانمی نەرگسی محەممەدی و زۆر کەسی تریش کە لەم دەورەیە گیراون بە بڕوان بێڕەبت نییە بە مەسەلەی انتخاباتەوە حکوومەتی جمهوری ئیسلامی الان سەردەمێکدا لە حاڵەتێکدایەکە نییە هەموو فشار دێنێ بۆ هەموو فعالینی مەدەنی و کرێکاری بۆ ئەوەی کە نییە ئەسەراتیان خونساوەکە لە جەریاناتی انتخاباتە بۆیە بە بڕوای من بێدەلیل نییە بێهۆ نییە یعنی هۆی سەرەکی بە بڕوای من ترسی ڕژیمی جمهوری ئیسلامیە نیگەرانی جمهوری ئیسلامیە لە تێکچوونی وەزعیەتەکە جمهوری ئیسلامی زۆر لەوەژە ترسێ بە بڕوای من کە لە سەروبەری انتخاباتە ڕاپەرینێکی گەورەی وەکو 6 لە ئێرانە بکرێ لەوەش نیگەرانە بۆیە هەر کەسێک هەر فعالێک بە بڕوای من لەم دەورەیە سەر هەبداکار بکە بیانی بۆ سازەکە فەرماندەی بۆ سازەکە دەیگرێ هۆکاری سەرەکی جمهوری ئیسلامی بۆ گرتنی ئەم فعالینی کرێکاری لەم سەردەمە تەنیا و تەنیا ترسە لە وەزعیەتەکەی خۆی ترسە لە وەزعیەتی لە تێکچوونی چون جمهوری ئیسلامی گەشتە حاڵەتێکی بە بڕوای من بوونبەست ئەگەر سەرکوتەکە بە دووە هەر سەرکوتێکە ئابینی ئەترازات زۆرترە بێ کەسێک ئەگرێ ئەبینی بەدایان ڕێکخراوی کرێکاری و خەڵقی ئازادی خواز و ئەمانێت دفاعی لەکەن مەسەلا هەر ئەو وەختێک ئەم کە مەحموود ساڵحی و ئەوانەیان گرتووە بە سەدان ڕێکخراوی ئێرانی و خارجی دفاعی لێ کردو مەسەلا 112 ڕێکخراوی جیهانی دفاعی لە کرێکارانی معدەنی کرمان کردووە سایمونی کرمان ئاسیمونی کرمان مەزورمەوەیە جمهوری ئیسلامی گەشتە حاڵەتێک بە هەر لایەک ئەگەر مەسەلەن جوابی داواکاری خەڵقیش بداتەوە جوابی خواستیش ئەم داتەوە ئەنی بێ ڕفرمیش بکات دیسانەوە نییە ئێعترازات بەرینترە بێ خۆ لە حاڵەتێکی شانیە بتوانێت ڕفرم بدات ئەو کارە بکات بەڵام ئەلا ڕەقمی هەموو ئەوانە من پێم وایە هۆی سەرەکی گرتنی فعالینی کرێکاری لەم دەورە بێ ڕەبنە بە انتخاباتەوە باشەکشێبەوە بەڵێ زۆر سپاس کاک ئەحمەد هەڵسوڕەوانی کرێکاری ئەم جارە زۆر بە ئاشکرا جوابی لەسەریان داوە بە دەستگای قەزایی هەم کاک مەحموودی ساڵحی و هەم عوسمانی ئیسماعیلی و هەروەها خانمی نەرگسی محەممەدی وتویان ئەو بڕیارانە وایە و داوتانەیە ئەو بەو دەلایلە وا قەول وایەمە بگرین ئەمە هەر قبوڵی ناکەین ئەو کارانەوە کردومانە بە حەقی خۆمان نەزانین و جوابیان نەداوەتەوە بەوەی کە ئەو ئیتهامانەوە لەسەریان بووە
لەو بابەتەوە پێم خۆشە کەمێ زانیاری زیاترمان پێ بدەی هەم لەسەر وەزیەتی جسمی هەڵسوڕاوانی کرێکاری و لەلایەکی تریشەوە لەسەرەوەی کە ئێستا بە چ شرایەتێکەوە ئەم هەڵسوڕاوانە ئاوا عەلەنی دێن ئاعتراز ئەکەن هەرچەند بەڕاستی مەبارزاتی کرێکاری و ئالەوانە شتێکی شاراوەنی عەلەنیە هەر بۆ خۆی هەر کارکردن بۆ خۆی عەلەنیە سۆسانەوەش عەلەنیە هەموو شتێک عەلەنیە لەو بابەتەوە پێم خۆشە کەمێ زیاتر زانیاریەمان پێ بدەی. زۆر باشە واقعیت ئەوەیە کە هەر وەکو کاک حەمە تەوزیحیدا کۆمەڵگای ئێران یعنی تەوازۆنی قوا ئێستا لە ئێران جۆرێکی دیکەیە زۆر بە نەفعی مبارزاتی خەڵک و جوڵانەوەی خەڵکە ئەوە شاراوە نییە لە کەس و هەر ئەوە دەتوانێت بمانگەێنێتەوە و قەناعەتێکە ئەوەی کە ئێستا ئەو فەحالینانە نیشانەیەدەن لەکوێوە دی دیارەوە ئەوان هەر ئێستێژ وان نەبوون ئەوان یەکەم جار نییە کە دەچنە زیندان هەموو جارێش هەر با تەوەجۆ بۆی کە خاستەکانیان بەرهەق بووە دفاعیان کردووە لە مبارزاتێکی بەرهەق کەماکان لەسەر هەڵوێست و نەزاراتی خۆیان پێداگریان کردووە ئەوەی کە کاک محمودی ساڵحی و کاک حوسمانی ئیسماعیلی ئێسێ لەسەری گیراون شتێکی ئەوەندە مەلموسە خاستێکی ئەوەندە ڕەوا و مەحقولە کە قەرنێک و ئەوەندەی لێ دەگوزارێت لە دنیا کە ڕۆژی ئەوەڵی مانجیمەی یا ڕۆژی جیهانی کرێکار لە دنیا جێژن دەگیرێت یعنی ئەو خاستە بەرحەقا دیارە لە زۆر جامەحە لە زۆر ڕژیمدا یەکێک لەوانە ئێران قەدەغەیە بەڵام فعالیەتی کرێکاران و کرێکاران لە هەموو وڵاتەکان و ئەس جوملە لە ئێرانیش ناسنە ژێرە و بارە و ئەوان هەمیشە لە هەموو دەرفەتێک ئیسفادەیان کردووە ئەو کەم یا زۆر ئەو ڕۆژان ڕێز لێگرتووە جێژنیان گرتووە و خاست و ویستەکانی خوانیان باس کردووە بەڵام گرتنی ئەوان لە وەزعیەتەدا هیچ شتێک نیشان نادا غەیرە ئەوەی کە زەحفی جمهوری ئیسلامی نەبێت جمهوری ئیسلامی واقعا لە شرایەتێکی زۆر خەفەقان و ناهەمواردا بەسەر دەبا لە شرایەتێکی بوعرانیدا بەسەر دەبا بنا دوو فعالی کاریگەری کە هەفتانە دەبێ بچن بۆ مەحالجا چۆن مەحقولە مەسەلەن ئێستا لە زینداندا بمێننەوە بەڵام دەزانێت کە ئەوان و هەر فعالێکی سیاسی دیکەش تەسیریان هەیە ئەوڕۆ لە جوڵانی کۆمەلگا و لە ڕێبەری خەڵک و لە ئاگاکردنەوەی خەڵک ئێستا کە یەکێک لە مۆزوعەکانی جمهوری ئیسلامی ئەوڕۆ هەڵبژاردنە کە لەو کاتەدا بۆی مهمە ئەو کەسانی کە خەڵک قسەیان لێ دەبیستێ لە زیندان بن لە دەرەوە نەبن ئەو مەجالیان لێ بستێنێتەوە و هەروەها نێرگەزی محەممەدی یەکێک لە فعالینی مەدەنی حقوقی بەشەریە کە دفاع دەکا یان هەڵدەسوڕێ بۆی کە جمهوری ئیسلامی خەڵکی ئەعدام نەکات داخر لە هەر کوێ ئینسانێکی ئاوا شەریف بگرن و بیخەنە زیندان محلومە دەبێ بڵێ کارێکە من دەیکەم کارێکی ئینسانیە کارێکی ئوسولیە کارێکە کە قابلی دفاعە و پاشگەز نابمەوەلەوە بۆیە واقعا ئەوە زۆر لە جگای خۆیدایە قابلی تەشەکر و سوپاسە و حەقی خۆیەتی کە لایەن هەموو ڕێکراوە ئازادی خوازەکانەوە دیارە تاسش کەم پشتیوانی نەکراوە کەم پشتگیری نەکراون بەڵام حەقی خۆیەتی کە لەوە زیاتر و زیاتر لە فکریان دابن و بەتەنیان نیاڵنەوە. زۆر سپاس کاک ئەحمەد. کاک محەممەد کاک ئەحمەد باسی پشتگیری و پشتیوانی لە کرێکارانی دەست بەسەرکرا و هەروەها هەڵسوڕاوانی مەدەنی وەکو نەرگسی محەممەدی کردووە تەبعاً نزیکی 600-700 نەفەر چ لە ناو چ لە دەرەوەی وڵات ئیمزایەکیان کۆ کردوێتەوە بۆ پشتیوانی لەو کرێکارانە بەڵام تەبعاً ئەوە ناتوانین ڕازی بین لەو تەعدادا
جێگەی خۆی بوو کە هەموو سازمانهای سیاسی بە نوعێک بیان پشتیوانی بکەن و جیا لەوە لە دەرەوەی وڵات هەموو ئۆرگانهای کرێکاری و سازمانهای کرێکاری بە پشتیوانی بکەن. پێت وایە ڕێگەت چییە؟ چ ڕێگەیەکە بێ انتخاب بکرێت بۆ ئەوەی ئەم پشتیوانیە زۆر بەرینتر بێ و تا ئەندازەیەکیش لە سەروبەندی دانیشتن و مذاکراتی بەرجامە ئەمە ببێ بە وەزنێ بەعلەی کۆماری ئیسلامی کە کۆماری ئیسلامی نەتوانێت بەم شێوە ڕەفتار بکات لەگەڵ هەڵسوڕاوانی کرێکاری مەدەنی. بە بڕۆی من بۆ پشتیوانیکردن لە هەڵسوڕاوانی کرێکاری و فعالینی مەدەنی لە ئێران تەنیا ڕێگا ئەوەیە کە فعالینی کرێکاری لە ئێران پێش هەموو کەس سازمانهای مەدەنی لە ئێران پێش هەموو کەس پێشقەدە بن بۆ ئەو کارە بوون جەماعەتێ بە قەولی جەنابەت نزیکی 300 کەسێک لە ناوە و 600 کەسێکیش لە دەرەوە کاریان کردەوە بەڵام بە بڕوای من ئەوە زۆر کەمە. هەرچەند لەم لە تووری ئەم یەک هەفتەیە کە ئەمان کا مەحموود گیراوە کا مەحموود کا عوسمان گیراوە و ئەو خانمە گیراوە و بەرحاڵ پەروەندەی بۆ سازکراوە کۆمەڵێک ئێعترازات بووە هەر لە هەموو شوێنەکانەوە کۆمەڵی ئێعترازات بووە بەڵام بە بڕوای من هیچیان ڕاستەوخۆ پشتیوانی نەکراوە پشتیوانیان لەوان نەکردووە. بۆیە بە بڕوای من فعالینی کرێکاری دەبێ لە ناوەوە دەست بکەن بەم دفاعەوە دەست ئەم حرەکەتە ڕێ بخەن و پەرەی پێ بدەن. مەسەلەن جێگەی خۆی بوو تەنیا فەقەتین کردوێتی بە بڕوای من شرکەتی واحدی ئۆتۆبوسڕانی ئەو کارەی کردووە ئەو پشتیوانی کردووە لە گیراوان لە کاک مەحموود لە عوسمان و لەو خانمە و لەو کوڕی تریش محەممەدی برادەی ئەوانای کردووە بەڵام ئەوە کافی نییە. دەبووە کرێکارانی هەفتە بەژەو کارام کردایە دەبووە کرێکارانی کۆژەوە کارام کردایە دەبووە کرێکارانی مسی کرمانجە و کارام کردایە دەبووە کرێکارانی جنوبی ژەو کاران کردایە. مشکلەی کرێت تەبەقەی کاریگەری ئێران حاڵی حەزرە ئەوەیە کە چونکی دارای ڕێکخراوێکی سەراسەری نییە چونکی پرژوو بڵاوە بەرحاجی ڕێخستن نەیتوانی خۆڕێ بکە خۆرەک بکە بۆیە زۆر جارشتی ئەوەش پێش دێکە فعالینی ساحب ناوی ئەگیرێت بەڵام ئەو پشتیوانیە قابلی ئینتزارەی کە دەبێ بکرد لیان ناکرێت. بۆیە بە بڕۆی من تەنیا فقط حرەکەت لە ناوەوەی ئێران دەتوانێت ئەو جوڵانەوە لە دەرەوەش و لە ناوەشۆ کار بکات. دیارە ئەوانە فعالینی کرێکاریش لە دەرەوە کەسانی سەرشناس لە دەرەوە ئێمانان لە دەرەوە کە ئەگەر کارێکمان پێکرێ دەتوانی خۆ ئەو کارە بکەین بەڵام بە بڕوای من ئەسڵ فقط من پێم وایە فعالینی ناوەوەی ئێرانە. بەڵێ من پەیامێک هاتووە ئەی خوێنمەوە هەرچەند یەکێک لە بینەران ئاعترازی کردوتێتی مجری بەرنامە خەریکی تەلەفۆنەکەیەتی و کەمتر هەواسی بە بەرنامەکەیە چەند چونکی بەرنامەی زیندووە من هەوڵە دەم لە بەرنامەی زیندووشە پەیامی بەشداربووان و بینەران بگەێنم. پەیامێک هاتووە نووسێتی سڵاو لە بەرنامە جوانەکەتان من وەکو کرێکارێک قازی دادگای سەقز ئەو حکومە نەعادڵاتی بە کاک مەحمودی ساڵحی و کاک عوسمان محکوم ئەەکەم نەعادڵاتیە نسبەت بە جامعی بەشەریەت ئەوە من هەرچی زۆرتر ئەو حکومە ئەبێ ئەوە تا وتێتی ئەو حکومە بە بشکێت بە کاک مەحمود و باقی مدافعینی کرێکاران ئازاد بن. چەند ملیۆن کارگەر لە ئێران پشتیوانی کاک مەحمودن دنیا بزانێت کاک مەحمود تەنیا قازی تەنیا نییە قازی سەقز عەداڵەتخا بچێت سەلەفیەکان بگرێت و ئەوانە زد بەشێرن و کاریگەرێکی کۆمونیست وەکو بەڵێ لەلایەن کاریگەرێکی کۆمونیست لە ئەوەی هەنگەوە. زۆر سپاس بۆ پەیامەکەت تۆزێک بەداخەوە من نەمتوانێت چاک بیخوێنمەوە بەڵام مەطلبەکەتانم گەیان. کاک ئەحمەد ئیشارە کراوە بە سەلەفیەکان بە دروست یەکێک لە بینەران ئیشارەی کردو بە سەلەفیەکان لەم دەورای ئێمە شاهدی ئەوەین کە لە بڕێک لە شارەکانی کوردستان کۆماری ئیسلامی لە سەلەفیەکان ئیسفادەکە بۆ بە نەوعێک فەزای سیاسی کوردستان پشێوێنێت و تقریبا فەزایەکی نائەمن بە وجود بێرێ. لەو بابەتەش و پێم خۆشە ئەگەر بکرێەوە قسەباتێکمان بۆ بکە. وەڵا واقعیت ئەوەیە ینی ئەوە کافیە بۆ دانیشتوانی ئێران بۆ خەڵکی ئێران کە بڕوانن کە کارنامەی ئەو ڕژیمە چییە.
یعنی دوای چلۆوەندە ساڵە ئەو ڕژیمە تازە گەیشتۆتە جێگایەک کە ئەگەر دفاع لە کرێکار بکەی دەتخاتە زیندان، ئەگەر دفاع لە مافی ژنان بکەی، ئەگەر دفاع لە ئازادی بکەی، ئەگەر بڵێ ئیعدام خراپە دەتخاتە زیندان، ئەگە بچی بە کۆڵ بار بێنی منداڵەکانت تێرکەی دەتکوژێ. بەڵام لەولاوە سەلەفی و ئەو ئینسانە کە واقعاً زۆر بێگانن بە کۆمەلگای ئێران، یعنی ئیرادە کۆمەلگای ئێران دوای ئەو هەموو تەجربەیە یعنی ئەوانە تێیدا ببنە دەسەڵاتدار و کاربەدەست، ئەوانە دێنێ بە قمە و شمشیر و چەقۆ تەیاریان دەکا و دانخاتە ژیانی خەڵک. یعنی ئەگە هەر ئەلێ ڕابگەڕێمەوە دەکرێ خەڵکی ئێران ئەوە نەبینێ، دەکرێت ئەوە ببینێ و ڕئیش بدەی بەو ڕژیمە، قەیدە ناکە ئەو ڕژیمە ڕەنگ بێ لەسەر ڕێی تۆ پەچی نەکەوت بێ و کاری بە ڕێی تۆ نەبێ حساب بۆ ڕێی تۆ نەکە. بەڵام لانی کەم منیش ئەو حەقەم هەیە وەکو دانیشتوویەکی ئێرانی کە نەچم بە دەستی خۆم ڕێی نەدەم بەو ڕژیمەکە بڵم جا دەستت خۆش بێ هەر کارێک دەکەی بیکە. لەبەرەوە واقعیت ئەوەیە ئەو ڕژیمە ئەوەی خۆی پێکەم بووە و هەموو سەرکوت و خەفەقان و بکوژ و ببڕا، ئێستا ئەوانەشی هێناوە بۆ کۆمەک و هیچ شتی تێدا نییە کە ئەوانە خۆی سازمانی داون. نیوانییە کە مەسەن ئەوانە فقط مەدانیان پێدرابێت، ئەوانە بە واقعی ئێستا لە ڕوو وەزعێتێک کە دەیبینین دیارە کە ئەوانە هەماهەنگ کار دەکەن دەستنە پێشەوە. ئەو لاوە خەباتکاریان گرتووە ئەتای باخەبانی دوای ئەوەی کە ڕوبڕووی ئەوانە بۆتەوە. چی کردووە مەسەن غەیرەز دفاع لە خەڵکو و دفاع لە خۆی، یعنی لە مقابل سەلەفی گەریەکان، لە مقابل ئەو ئینسانە داعشیانە وەستاوەتەوە کە کارێکە کە دەبێ حتمەن بکرێت. ئەوە ئەرکیەکە وەزیفەیەکی هەر لاوێک و هەموو ئینسانێکی شەرافەتمەند و ئازادی خوازە کە دەبێ ئەوە بکە. ئەگەر ئەوە نەکاتێ ئەوانە هەر ئەو وەزعیەتە دروست دەکەن کە لە سووریە کردویانە، کە لە عێراق کردویانە، ئەخە مەگەر جمهوری ئیسلامی هەموو ئەوانە نازانێ. بەڵام بەو ڕەوشە دەیەوێت بە خەڵک بڵێ کە لەمیش خراپتر هەیە، یعنی ئەگەر بە من ڕازێنین ئەوەش ببینن لەلایەک. لەلایەکی دیکە واقعیت ئەوەیە کە زەبوونە لە مقابل خۆڕاگری و مقاومەتی خەڵکدا، ئەوانەی هێناوە بۆ کۆمەڵجی خۆی. کاک محەممەد زۆر سپاس. کاک ئەحمەد، کاک محەممەد پێم خۆشی ئەوەشە لەسەر و بابەتە ئەگەر شتێکتان هەیە بیڵێن مەسەلەی سەلەفیەکان و نامکردنی فەزای کوردستان بەم دەستەجاتانەی کە هاتوون، هەرچەند بەڕاستی ناتوانین بڵێنەوە هێزێکی گەورە نفوذیان هەیە، قابلی قبوڵن، خەڵکی کۆماری ئیسلامیان تەجروبە کردووە، قوانینی ئیسلامیان بە پێست و بە گۆشت و پێستی خۆیان تەجروبە کردووە. تەبعاً هێزێکی ئیسلامی تر بەو شێوە شاید نەتوانێت ئەو ببێ بە ئالتەرناتیڤە، بەڵکو فقط ئەمە یانەوێ فەزای کوردستان زیاتر بشێنن. بێ زەحمەت ئێوەش لەو بابەتەوە ئەگەر کرێ. بەبڕای من جمهوری ئیسلامی وەزعیەتی خۆی زۆر باش دەزانێت وەزعی چۆنە، وەزعی مبارزاتی خەڵکیشی لێ ڕوونە، یعنی ڕێگایەکی بۆ گەڕانەوە نییە. دەزانێت هەر لێکترازانێک ڕوو بدە، جامعەی کوردستان لە هەموو جامعەکانی تری ئێران لە هەموو شوێنەکانی تران ئامادەترە و ئامادەترەوە دەبێتە سەنگری شۆڕش و ئینقلابی ئێران. بە بڕوای من بۆیە هەدەفمەند بە بڕوای من ئەو کارەکە و هەدەفمەند ئەوەی سازمان داوە و هەدەفمەند ئەم سەلەفیانەی لەوێ ڕاست کردوێتەوە، پاڵپشتیان دەکا، ڕێکیان دەکا، تاریان دەکا بۆی کە جامعەی کوردستان نائەمنکەن و بۆ ئەوەی خەڵک سەر لە خەڵک بشێن کە ئەگەر شتێک بوو نییە ئەوە نەو کارە نەکەن. بە بڕوای من یەکێک لە وەزایفی جومشی کاریگەری لە حاڵی حاضردا ئەوەیە کە بڕێکخراو لەگەڵ ئەمانە مبارزە بکات، بێتە مەیدان، قسەی بێت لەسەر ئەم سەلەفیانە،
لە پژمنە قسە نەکات ڕاستەوە خۆ بە بڕوای من نییە خەبات لە دژی سەلەفیەکان لە کۆمەلگای کوردستانە ڕێک بخە و ئەمانە بناسن بە خەڵک کارێکە بە منزانی من ناکرێت جنبشی کارەکەی و فعالینی کرێکاری نسبەت بە مەسئلەی سەلەفی هەتا ئێستێ بە بڕوای من حرەکەتێکی ئەو تۆیان ئەنجام نەداوە و بە بڕوای من ئەمە زعفە واوە کەم بووە چون جمهوری ئیسلامی دەوێت ئەو کارە بکە و جمهوری ئیسلامی خەریکە ئەو وەزێ پێک دەرێ و جمهوری ئیسلامیەکە دەوێت جامعەی کوردستان ئالوودە بکات بە فکر و ئەمانە بۆیە بە بڕای من وەزیفەی هەموو فعالێکی لە پێش هەموو کەسێکەوە فعالینی کارگەری فعالین مەدەنی ژینگە پارێز هەموو ئەو کەسانەی کە هەز مەسئولیت دەکەن نسبەت بە شۆڕشی کوردستان وەزیفانە بە بڕای من نییە بێنە مەیدان. زۆر سپاس بۆ تێبینیەکەت کاک محەممەد هەروەها زۆر سپاس بۆ کاک حەمەدیش بۆ بەشداری لەو بەرنامە طبعاً بەحث و باس لەو بابەتەوە زۆرە ئێمە وەکو تەلەڤیزیۆنی کۆمەڵە هەوڵمان داوە لە بابەت ئیفشاکردنی سەلەفیەکان و هەروەها بۆ ئەوەی کە خەڵک طبعاً هەر جۆرە لە بەحسەکانی شاباس کرا کۆماری ئیسلامی ئەم جارە هیچ پێویستی بۆ نییە سەفی خەڵک پیشامدا بەهانەیەکی هێشتێتەوە بۆ ئەوەی کە گوایە ئەو کۆڕۆنایە و بۆیە خەڵک نایەن هەرچەند پێشتریش کۆڕۆنایش بوو بەڵام بۆ انتخاباتی مەجلس خەڵکی هێناوە جەماعەتێکی هێزگار زۆری بۆ بەهانەوە توش کرد و زۆر بێمەسئولە یعنی خەڵک کۆماری ئیسلامی لە مەوردی وەزعیەتی خەڵکەوە واقعاً بێمەسئولە هیچ شتێکی دیاری نەکردو بۆ بتوانێ مەسەلەی کۆڕۆنا مەسەلەی واکسین لە وڵاتە چارەسەر بکات بەرنامەیەکی وای نییە بۆ ئەو مەسەلە و بەو جۆرەوە و تویان ئەکەوێتە تقریباً ساڵی داهاتوو معنای ئەوەیە کە کۆماری ئیسلامی خۆی بێمەسئول کردە لە مەقابل خەڵکە و خەڵکە بنە قوربانی ڕۆژ لەگەڵ ڕۆژ هەر بەم دەلیلە ئێمە ئەوەی وا توانیانمانە بۆ کردومانە و زۆر سپاسیش بۆ بەشداربووانی ئەو بەرنامەیە ئەگەر هاوڕێیانم ئامادە بن ئێمە هاتینە کۆتایی ئەو بەرنامەیە زۆر سپاس لە کاک ئەحمەد و هەروەها کاک محەممەد بۆ بەشداریان بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە سپاس بۆ ئەوەی کە بینەری ئەو بەرنامە بوون هەتا بەرنامەی داهاتووی ڕۆژی هەینی داهاتوو ماڵاوە و زۆر سپاس بۆ بەشداریتان زۆر سپاس بۆ ئێوەش کاک سپاستان دەکەین تازە بەتەناوبن قسە بکەین. لدردي نوري
مگر خدا خوی در سبوری لدردی مگر خدا خوی در سبوری İçmeyin addiku derdu azariye yad tiladrima adena kajariye ضوام للشومي بختي سيادة بخيت وداري هرگز برنا قريب كتاب قريب لدردي نوري مگر خدا خوی در سبوری لدردی دوری مگر خدا خوی در سبوری لدردي